سڵاوی خواتان لێبێ لە ئەڵقەیەکی تری دوو ئەزمون دوو شرۆڤەکاری وەرزشی کوردستان میوانی پرۆگرامەکەمانن. ڕێکان عەزیز بۆچی هەڕەشەی کوشتنی لێکرا؟ هەکاری قانیع باس لە ڕووداوێکی ناخۆشی ژیانی دەکات. ڕێکان هەواڵی گەیشتنی هەڵبژاردەی کوردستان بۆ مۆندیال دەخوێنێتەوە. هەکاری بۆچی ڕقی لە گواردیۆلایە؟ پاش کەمێکی تر دەست پێ دەکەین. من ناوم ڕێکان عەزیزە لە کاری ڕۆژنامەنووسی کارتەکەمە تایبەتە بواری وەرزشی ساڵانێکی دوور درێژە بە تایبەت لە دوای ساڵی 2007ەوە هاتوومەتە نێو ئەلام و دەرچووی بە شڕاگەیاندنم لە پەیمانگەی تەکنیکی هەولێر. ژیانم هەمووی لە نێو وەرزش و لە نێو ڕاگەاندندا دۆزیەوەتە بەڕاستی لە سەرجەم هۆکارەکانی ڕاگەاندن کارم کردووە لە بیسترا و لە بینراو لە کەناڵ ئاسمانیەکان و بە شێوەی لە رادیۆ لە سایت لە هەموو ئەوانە ئیشم کردووە کە بتوانم خزمەتێک بە کۆمەلگا بکەم. هەکاری قانع دانیشتوی شاری کۆیەم لە ساڵی 1991 لەدایک بووم. ماوەی 15 ساڵە لە ناو ئیعلام یاری کار دەکەم. یەکەم کارکردنیشم لەگەڵ ستادیۆمی کوردستانی نوێ بوو کە ئەو کات یەکێک بوو لە باشترین ڕۆژنامەکان و تاکو ئێستاش لە زۆر شوێنی لە زۆر دەستگای ڕاگەیاندن کارم کردووە و تاکو ئێستاش بەردەوامم لە بوارەکەی. کاک ڕێکان دەتوانین پێت بڵێین شیکەرەوەی وەرزشی یاخود بێژەر یان ڕۆژنامەنووس؟ وەڵاهی من ئێستا حالیان بێژەری هەواڵە وەرزشیەکانم و متابعێکی باشم. حەزەکەم بە ڕۆژنامەنووس بە شێوەیەکی گشتی بە سفەتێکی گشتی وەکو بێژەرێکیش ینی بە تایبەتی بان بکرێم. ئەیتۆ کاکەکاری دەتوانین پێت بڵێن شیکەرەوەی وەرزشی یاخود ڕۆژنامەنووسی وەرزشی؟ من وەکوتم لە 2007 وەکو ڕۆژنامەنووسێکی وەرزشی دەستم پێ کردووە تاکو ئێستاش هەر بەم شێوازە بەردەوام، بەڵام زۆربەی کاتیش بە شرۆڤەکاری وەرزشی بانگێش کراوم چونکە ینی ئەو توانایی کە خۆم هەستم پێ کردووە لە شرۆڤە یاریکردن چونکە زۆر بە دیقەتەوە سەیری یاریەکان دەکەم، زۆر بە دیقەتەوە. ینی ئەوە نییە بڵێ دوای یاریەکان شت دەنووسم. ڕەنگە خۆشتان ئاگادار بن زۆربەی کاتەکان پێش یاری یاخود لە کۆتای هاتنی جێمی یەکەم باسم لە یاریەکان کرد و ئێستا زیاتر حەز دەکەم وەکو شرۆڤەکارێکی وەرزشی یاخود بە تایبەتی شرۆڤەکارێکی تۆپی پێ بانگێش بکەم. ئەزموونی رادیۆ چی بە ڕێکان بەخشی؟ بێگومان زۆر گرینگە بۆ ڕۆژنامەنووسێک سەرەتای کارکردنی لەکوێ دەدۆزێتەوە. من خۆشحاڵانە و خۆشبەختانە لە رادیۆی ئاشتی دەستم بە کاری ڕاگەیاندن کرد و ئەو کاتە فەراغێک هەبوو لەو بەشە. بەسپاسەوە من سڵاوم بۆ کاکرەدار هێڕەدار کانەبێ و کاتەکە بەڕێوەبەری رادیۆ بوو لێرەوە سڵاوم بۆی هەیە. دەرفەتێکمان بۆ ڕێکەوت بۆی بتوانین خزمەتێکی باش بکەین. ئەو کاتە تەمەنم زۆر بچووک بوو، ینی تەمەنم هێشتا نەگەیشت بۆ 18 ساڵ کە بەپێی سیستەمی کارکردن بێت تەمەنت لە 18 ساڵ بێ، بەڵام طموحێکی زۆرم هەبوو بۆ ڕاگەیاندن و الحەمدولیلا توانیمان کارێکی زۆر باش بکەین. بەشایەتی هەموو ئەوان بەشایەتی خۆشم کە من زۆر دڵم پێ خۆشە. ئەو کاتێک کە بیر لە ڕابردوو دەکەمەوە هەست بە شانازێکی زۆر دەکەم. بیسەرێکی زۆرمان هەبوو لە رادیۆ و توانیمان خزمەتێکی زۆر باش کرد چونکە ئەو کات لە بیرمان بێت دەرفەتی ئەومان وەرگرت لە غیابی سۆشیال میدیا ئەو کاتە بتوانین خزمەتێکی باش بکەین. ئەزموونی سۆشیال میدیا و پەیج بەڕێوەبردن چی بە هەکاری بەخشی؟ ینی لە نزیکی 2009 من لە ناو سۆشیال میدیا بەردەوام کارم کردووە، بە تایبەتی لە پەیج و لە سایتەکان کارم کردووە. بەلای خۆمەوە باشترین کارکە کردم دانانی پەیجێک بوو کە هەمیشە شانازی پێوە دەکەم، پەیجی خولی ئینگلیزی شای خولەکان کە توانیم لەو سەردەمەی کە هەمووان تەنها گرنگیان بە ڕیال مەدرید و بەرشلۆنەتدا توانیم زۆرترین هاندەری یانەکانی پریمەر لیگ لە پەیجێکدا کۆ بکەمەوە. ئەوە بوو کە دواتر لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ لەگەڵ پەیجەکەدا بەردەوام بووین تاکو 2016-2017 بەلای منەوە ئەوە باشترین ئەزمون بوو بۆ من و زۆرترین کەسشم لەو ڕێگەیەوە ناسی. ئایا پێشبینیکردن
هیچ زیرەکی و پاڵەوانێتێکی تێدایە؟ ئێمە باس لە داهاتوو دەکەین، داهاتوو هێشتا ڕووی نەداوە، بۆیە هیچ شتێک نییە بە ناوی پێشبینی. پێم وابێت زیاتر ئەوەی کە هەیە لە کوردستان زیاتر زەقمان کردوتەوە، چ ئێمە ڕۆژنامەنووس بێت چ هاندەر بێت، ئەگەنا لە تۆپی پێ شتێک نییە بە ناوی پێشبینیکردن، چونکە تۆ باس لە داهاتوو دەکەی، داهاتوو هێشتا ڕووی نەداوە، نازانرێت چی ڕوودەداتیاننا. پێشبینیکردن بۆ یاری چۆنە؟ هەموو کاتێک گوتومە پێشبینیکردن بۆ یاری شاگەشکە بوونی ناوێ ئەگەر پێشبینیەکەت ڕاست بوو و دڵتەنگیشی ناوێ ئەگەر پێشبینیەکەت هەڵە بوو، چونکە لە یاریدا زۆر شتی چاوەڕوان نەکرا و ڕوودا، بەڵام دەکرێت تۆ پێشبینی بکەی ئەو تیپە بە شێوازێک یاری دەکا، یاخود ئەو تیپە بەسەر ئەو تیپە یازاڵ دەبێت. بۆ نمونە تیپێک وەکو مۆناکۆ مانچستەر سیتی یاری دەکەن، تۆ پێشبینی دەکەی کە مانچستەر سیتی لە مۆناکۆ باشتر بێت، بەڵام ڕەنگە هەندێک ڕوودا و لە یاریەکەدا ڕووبدا مۆناکۆ سەرکەوتن بەسەر مانچستەر سیتیدا بەدەست بێنێ. بۆیە پێشبینیکردن بە تایبەتی بۆ ئەنجامی یاریەک پێم وایە شتێکی پرۆفشناڵ نییە. ڕاستیە دەربارەی ئەو کۆمێتە خراپانەی بۆ دێن؟ بەداخەوە دەڵێم ینی لە کوردستان زیاتر تۆڕە کۆمەڵایەتیەکان بە خراپی بەکاردێت، پێشتر زۆرمان وتووە بە خراپی بەکاردێت و نازانرێت بەکار بهێنرێت، بەڵام ئەوەی کە هەیە لە کوردستان بە تایبەت لەم چەند ساڵی ڕابردوو زۆر زەق بۆتەوە. بۆ من هەمیشە وتومە لە بەرنامەکەی ئێوەش تکام وایە پەرلەمانی کوردستان یان وەزارەتی ناوخۆ بتوانێت سانسۆر لەسەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دابنێت، یعنی بە شێوازێک ئێستا هەموو کەسێک دەتوانێت بەڕاستی ئەمنیەتی قەومیش ینی تاحەدێکی زۆر لە خەتەردایە. ئێستا هەر کەسێک دەتوانێت لە کۆمنتێکدا دەتوانێت هەواڵێکی وا بڵاو بکاتەوە کە ببێتە هەڕەشە بۆ ئەمنی قەومی، کە ئەمە شتێکی زۆر زۆر گەورەیە. ئیزافەتەن جوێندان بە کەسایەتیەکان تا حەدێکی زۆر بووە، اینجا ئەوە کەسایەتی ئاینی بێت یان کەسایەتی پسپۆڕی بێت یان هەر ڕووەک بێت ڕووی تێکردوون، پێویستە سانسۆر لەسەر ئەو بابەتەدا بنێت. بەڕاستی هۆکارچیە کەسێک کۆمنتی خراپت بۆ بنووسێت بلۆچی دەکەیت؟ یعنی من دەڵێم تۆپی پێ یاخود وەرزش بە گشتی وەرزش جوانترین کای ئەم ژیانی کە کۆمەڵێک شتی زۆر ناشینی تەیە ناکرێت تۆ بێ. من ناڵێم هاوزمان، ینی ئەوەی من دەڵێم بەرامبەر عەرەبێک یاخود ئینگلیزێکیش کارێکی هەڵەیە تۆ بێ. من ڕای خۆم وتووە بۆ نمونە ڕەخنە لە ڕۆناڵدۆ مێسی دەگرم کە لای خەڵکی زۆر مقدسە، لای من وانە کابرا دێجنێ و ناکرێ من وەکو ئەو جوابی دەمەوە. باشترین کار ئەوەیە کە بەڕای خۆم، ینی ڕەنگە من هەڵە بم، بەڵام باشترین کار ئەوەیە کە ئەو کەسە بلۆکیت و جارێکی تر نەتوانێت لە لای تۆ کۆمنت بنووسێت، چونکە وەرزش و جوێندان پێم وایە دوشتی زۆر لە یەکەوە دوور. سەرسامی کام شیکەرەوەی وەرزشین؟ من هەمیشە وتومە زۆر گرنگە لە کاری شیکردنەوە پشت بەڕاهێنەر یان کەسانی ئەکادیمی ببەستێت، یان یاریزانێکی بەناوبانگ بێت و بتوانێت مافی خۆی پێبدا. بۆ چونکە من تا ئێستا ژووری خۆگۆڕین یاریزانانم نەبینیوە، لە هەمان کات نازانم لە دۆخی یاریزانەکان چۆنە، مەشقم نەداوەتەوە. هەموو ئەوانە کاریگەری لەسەر قسەکانی من دەکات کە نەتوانم مافی ئەو شیکردنەوەی بدەم بە بینەرێک کە چاوەڕێ دەکات بزانی من چی دەڵێم. من ڕۆژنامەنووس مەتوانم زانیاریەکان بگوازمەوە، ئەوەی کە هەیە بەڕاستی بۆ ڕاهێنەرێک دەتوانێت حەقی ئەو بوارە بدات. بۆیە پێم باشە لە کوردستان زیاتر گرنگی بە ڕاهێنەرەکان بدرێت، بە کەسانی ئەکادیمی بدرێت. لە جیهانی دەرەوەش بێگومان کەسی زۆر باش و شیاو هەن کە بەتایبەت لە وڵاتە عەرەبیەکان ئەوانەی کە لە قەتەر و لە ئیمارات ئێستا مافی پەخشکردنی یاریەکانیان هەیە، پشیکەرەوەی زۆر بەناوبانگ و گەورەی تێدا کە بەڕاستی سوودیان لێ وەردەگرم. بە حکمی ینی زمانی ئیسپانی و ئیتالی ئەوانە تۆزە گرفتمان دەبێت کە گوێ بۆ شیکەرەوەکانی جیهانی ڕابکرین. نەبێ بە مبالغە سەبارەت بە شرۆڤەکارەکانی دەرەوە عەرەب بێ یاخود ئینگلیز بێ یاخود هەر زمانێکی تر بێ، یعنی هیچیان جگە لە محەممەد عەواد ینی ناوبانجیم بیستوە کە زۆر کەس باسی کردووە، ئەجینا ینی سەیری هیچیانم نەکردووە. بۆیە ناتوانم بڵێم سەرسام بە فلانە و بە فلانە کەس و بە فلانە شرۆڤەکاری ئەوروپی بێ یاخدەوە. زۆر جار لێدوانی گاری نیوڤڵ بێ یاخود ڕۆیکیم بێ ئەمانم داناوە، بەڵام شرۆڤە بەڵکو لێدوان. لە ناو کوردیش لەم ساڵانەی دوایی سوپاس بخوا کە کۆمەڵێک شرۆڤەکاری زۆر باشمان هەن، کۆمەڵێک کەسایەتی بە ئیمکانیتمان هەن کە ئەگەر دەستیان بژیرێ و یارمەتیان بدرێ و دژایەتیان نەکرێ پێم وایە کە کاری زۆر باش دەکەن. بەڵام لای من بە بڕوای من چێنەر عەبدولقادر ئەتوانم بڵێم کە کەسایەتیەکی زۆر پرۆفشناڵە لە کارەکەی، هەم لە شرۆڤەکاری و هەم لە ینی لە وەکو ڕۆژنامەنووسێکی وەرزشی. ئەم یاریزانانەمان بۆ ڕیزبەندی بکەن: مێسی، ڕۆناڵدۆ، مارادۆنا، ڕۆناڵدینۆ، نەیمار.
هەڵبەت ئەو پرسیارێک کە جەناب دەیکە تا ئێستا فیفاش وەڵامی نەداوەتەوە یعنی حقیقەتێکە تا ئێستا باشترین یاریزان لە مێژوو بوونی نەبووە وەڵامی ئەو پرسیارش نەدەدرێتەوە تا کۆتایی جیهان چونکە حەقی پێ نادرێ بەڕاستی بەڵام لە سۆنگەی ئەو پرسیاری کە تۆ لە منت کردو من دەتوانم وەڵامی بدەمەوە من ڕۆناڵدینۆ وای کرد کە حەزم بە تۆپی پێبێت بۆی مافی خۆمە ئەگەر خۆشم بێت مافی خۆمە ئەگەر لە پلی یەکەم بێت لە ڕووی ئینجازەوە ڕەنگە باس لە کریستیانۆ باس لە مێسی بکەیت بەڵام لە ڕووی خۆشەویستی من حەق بە ڕۆناڵدینۆ دەدەم کە مافی خۆمە ینی دڵم بۆ یاریزانە خۆش بۆ ئەو کاتە لە دوای ئەو ڕکابەرێکە لە نێوان مێسی و ڕۆناڵدۆ تۆزێک قورسە من ڕۆناڵدۆم هەڵبژاردووە ڕۆناڵدۆ بە باشترین دووەم باشترین یاریزان دواتر لیۆنەل مێسی دواتر مارادۆنا دواتر نەیمار بە حکمیەوە یاری مەڕەدۆنم نەبینیوە نازانم لە ڕیزبەندێکی دانێ بەڵام ئەوانی کە یاری مەڕەدۆنیان بینیوە هەمیشە شایەتی ئەوە دەن کە یاریزانێکی زۆر زۆر باش و لە نێو یاریگا یاریزانێکی زۆر باشە بەڵام کەسایەتەکەی لە دەرەوەی یاریگا کەسایەتێکی خراپبووە بە بڕوای من مێسی لە ڕیزبەندی یەکەمە باش هەرگیز نە هەڵبژار دەکەی نە ئەو یانانە یاریشی بۆ کردوون لە شانسی من نەهاتە پریمەر لیگ ئەگە بەهاتایەتە پریمەر لیگ تۆزێک خۆشەویستیم بۆی زیاتر دەبوو بەڵام مێسی باشترین یاریزانە کە یاریم بینیوە لە دوای ئەویش دەتوانم کریستیانۆ ڕۆناڵدۆ کە یاریزانێکی زۆر زۆر کامل بە چەند پۆینتێک لە دوای مێسیەوە بەلای منەوە دووەم باشترین یاریزان لە دوای ئەویش مارادۆنا و دواتر ڕۆناڵدینیۆ و نەیمار ئەو دو یاریزانە بەرازیلیە ڕۆناڵدینیۆ لە ماوەی 5 ساڵدا کارێکی زۆر زۆر گەورەی کرد من هەم کاتێک دەڵێم ئەگەر ڕۆناڵدینیۆ بیتوانای 8 ساڵ 9 ساڵ یاری بکاو بە دەردی یاریزانە بەرازیلیەکانی تر نەچووە لە ڕیزبەندی زۆر زۆر پێشەوەتر دەبوو نەیماریش کە بەلای منەوە یاریزانێکی زۆر زۆر گەورن یە ڕاستە 2-3 ساڵ ئاستی زۆر بەرز بوو لەم ڕیزبەندیەدا لە ڕیزبەندی پێنجەم ئەم ڕاهێنەرانەمان بۆ ڕیزبەندی بکەن گواردیۆلا مۆرینهۆ زێدان ئانشیلۆتی کلۆپ هەڵبەت باسکردن لە گواردیۆلا شتێکی حتمی ئەبێ لە هەموو ڕیزبەندیەکان باسی بکرێ بەڵام بەڕای خۆم خۆزێ مۆرینۆ ئەو ڕاهێنەرەیە کە دەتوانێت متعە بە تۆپی پێ ببەخشێت بۆ ئەش پێ دەڵێن سپێشەڵۆن لەبەرەوەی هەمیشە قسەی لەسەر دەکەین و پێم وایە مۆرینۆ مافی ئەوەی هەیە لەبەر هەندێک هۆکار کە ڕەنگە پێویست نەکات لێرە باسی بکەم مۆرینۆ بۆچی باشترین ڕاهێنەرە دواتر دەتوانین بڵین گواردیۆلا زێندین زێدان ئەبێ لە سەروی ڕیزبەندیەکەوە بێت بەڵام وەکو باسم کرد ئەو دوو ڕاهێنەرە لەبەر هەندێک فاکتەر لە پلەکانی یەکەم دێن جێدان دواتر ئەنشلۆتی کلۆپ حکم لەسەر باشترین ڕاهێنەر ئەگەر بێت و بە نازناو بێ بێگومان لەناو ئەو 5 ڕاهێنەرەیە پیپ گواردیۆلا دەبێت پیپ گواردیۆلا خاوەن کەسایەتیەکی بەرز خاوەن فەلسەفەیەکی جوان بەڵام ئەگەر کۆی گشتی ڕووداوەکان لەگەڵ ئەو یانانەی کە کاری لەگەڵ کردوون پێم وایە کە کلۆب لە سەروی ڕیزبەندیەکەەوە دەبێت بەلای منەوە لە دوای ئەویشەوە پیپ گواردیۆلا دەبێت و لە دوای ئەویشەوە کارلۆ ئانچلۆتی دەبێت و دواتر مۆرینۆ مێژوویەکی زۆر زۆر جوانی هەبوو سەرەتا بەڵام لە دوای 2014-15ەوە پێم وایە کە ڕاهێنەرێکە کۆتایی بەو شێوە هەزیاریکردنی هاتووە گۆڕانکاری ناکە و لە دوای ئەوانیشەوە زیدانە زیدان وەکو یاریزان وەکو ڕاهێنەر لای زۆرێک مقدسە بەڵام لای من وەکو یاریزان یاریزانێکی هەموو شتێکی براندۆتۆ لە باشترین ناوەڕاستکاری مێژوو یاخود باشترین ناوەڕاستکار کە یاریم بینی بێ بەڵام وەکو ڕاهێنەر ڕاستە نازناوی گەورەی بردوێتەوە 3 چامپیۆنز لیگی بردووە بەڵام پێم وانیە تاکو ئێستاش لە ڕووی تەکتیک و لە ڕووی ئەو کارێک کە ڕاهێنەر پێویستە بیکە لە ڕیزی یەکەمەکانی لەم سندوقەی تەنیشتان کۆمەڵێک وێنەی تێدایە ئەگەر بتوانن پێشانی کامێراکەی بدەن و قسەی خۆتان لەسەر هەریەکەیان بڵێن خاڵی خۆش بوو قازی محەممەد گیانی خۆی لە پێناو ئەمڕۆی کوردستان بەخشێ یەکەم وێنە سەرکردەی گەورە قازی محەممەد بێگومان قازی هەم وەکو سیاسی هەرچەندە زۆر لەگەڵ سیاست تا تێکەڵ نیم بەڵام وەکو سیاسیە کەسایەتێکی زۆر گەورەی کورد ینی هەم نووسین و هەم لێدوانەکانی کە لە مێژوودایەتی تاکو ئێستاش بەسەر کۆی گشتی کۆمەلگاوە کاریگەری هەیە ئەمەش دیار ڕەحمان یاریزانیانەی هەولێر بەداخەوە کە نەخۆشی ڕێگەی نەدا لە یاریکردن بەردەوام بێت یەکێک لە باشترین یاریزانەکان
هیوای لەش ساغی بۆ دەخوازم بۆ ئەی بتوانێت ئەگەر نەگەڕێتەوە بۆ یاریکردن بتوانێت بگاتەوە دۆخی ئاسایی خۆی. ئەمەشیان گراهام پۆتەری ڕاهێنەری برایتۆن کە ماوەی 3 ساڵە من ئەگەر بڵێم لە یاریەکانی مانچستەر یونایتد زیاتر بینەری یاریەکانی ئەم پیاوە ئەیملاق و ئەم کەسایەتیە زۆر زیرەکە بم ئەگەر کڵاوم لەسەر بووە کڵاوەکەشم بۆ داگرت بەجددی یعنی گراهام پۆتەر نمونەیەکی زۆر جوانە لە ڕاهێنەری ئێستا. بۆچی؟ لەبەرەوەی گراهام پۆتەر لەگەڵ تیپێک توانیویەتی بەرامبەر سەرجەم تیپەکان لە یەکەمی ڕیزبەندی تاکو و 20ەمی ڕیزبەندی پریمەر لیگ توانیویەتی ئاستێکی زۆر بێوێنە پێشکەش بکە. وەکو ناو دەیناسم فەرهاد زیرەک بەڵام هیچ زانیاری مەسەر نییە. ئەمەیان نازانم ناوی بنێم چی قەیسەری هەموو دنیا کازم ساهەر یعنی لای من ئەگەر بێت و بڵێن لە نێوان وەرزش و کازم ساهەڕ کامیان هەڵەبژێری بێگومان کازم ساهەر بۆ من لە هەموو شتێک لە پێشتر. کازم ساهەر نمونە و لووتکەی جوانیە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی خۆشەویستی لە ڕووی مرۆڤ دۆستی لە هەموو کایەکانی ژیانەوە پێم وایە کە کازم ساهەر جوانترینە. بەڕێز سالار جەلال مامۆستا سالار جەلال چونکە یەکێکە لەو کەسانی کە بەڕاستی خۆشم دەوێت کەمتر لەگەڵ یەکتر قسەمان کردووە زۆر بەکەمی ینی بەڵام یەکێک بۆ لەو کەسانی کە ئەزمونێکی زۆر باشی هەیە نەک زۆر باش بەڵکو مۆسوعەیە کە دەتوانێت لە کوردستان سوودی لێ وەربگری وای سەرکەوتنی بۆ دەخوازم ئەتەمەند درێژی. ئەمەش مامۆستای گەورە مامۆستا سالار جەلال ڕێز و سڵاوم بۆی هەیە بە هیوام هەمیشە تەندروستی زۆر باش بێ. کەسایەتێکە پێم وایە پێویست بەوە ناکە کە هەکاری قانع وەسفی بکە کەسایەتێکی زۆر جوان کەسایەتێکە زیاتر لە 20 ساڵە لە لای وەرزش دۆستان کەسایەتێکی جوانی پیشانداوە بەڕاستی هەمومان یعنی ڕەنگە 95 زیاتری تەواوی ڕۆژنامە نووس و شرۆڤەکارەکان حەز دەکەن لە ڕووی کەسایەتیەوە من ناڵێم لە ڕووی کارکردنەوە یاخود لە ڕووی پرۆفشناڵیەوە بەڵام لە ڕووی کەسایەتیەوە حەز دەکەن کە لە مامۆستا سالار جەلال مامۆستای گەورەی هەمومانە. ڕێز سڵاوم بۆ هەیە جارێکی تر. ئەمەش ڕۆناڵدینۆ هەر بە وێنەیە بەناوبانگە یانی یەکێکە لەو یاریزانانەی کە بەردەوام توانی هەموو جیهان دڵخۆش بکە بەڵام نەیتوانی خۆی دڵخۆش بکە. بەڕاستی ئێستا لە دۆخێکی زۆر خراپدایە 2 ساڵ زیاتر ڕێگەی پێ نەدرا گەشت بکات بۆ هیچ وڵاتێکی دیکە چونکە هەندێک سزای لەسەر بوو هەمووانی دڵخۆش کرد بەڵام نەیتوانی خۆی دڵخۆش بکات. ئەوەشیان دێڤید بێکامە بێگومان بێکام ئەو یاریزانە بوو کە من بەهۆی ئەوە حەزم چووە تۆپی پێ ینی بێکام خۆشەویستترین کەسایەتی وەرزشیە تۆزێک لە سێر ئەلێکس فێرگسۆنەوە خۆشەویستترە لە لای من بێکام خۆشەویستترین کەسە لە لای من لە ڕووی وەرشیەکەەوە چونکە بێکام وای کرد کە هەکاری ببێ بە بینەرێکی تۆپی پێ دواتر ئەم هەکاری ئێستا لێ دەرچی. سەرسامی کام کۆمنتاری وەرزشین بێگومان لە عەرەبیەکان ئەگەر دەست پێ بکەین زۆرن ئەو کەسانی کە چێژیان بە تۆپی پێبەخشی بەتایبەت لە کۆمنتار عەرەبیەکان بەڵام چەند ساڵێک لەسەر یەکتر هەر یەکەمیش بوو لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان حەفیز دەڕاجی بۆ پێی کە معلوماتێکی زۆر باشی هەیە و زانیارێکی ورد و دروشتی هەیە هەندێک جار هەندێک قسە دەکات دەتوانێت تێکەڵ بێ لەگەڵەوەی هەم ڕۆژنامەنووسە هەم ڕاگەندکارە هەم ڕاهێنەریشە بتوانێت قسە لەسەر ئەو بابەتە بکات. لە بواری کوردیش خۆشحاڵانە ینی لە چەند ساڵی ڕابردوو ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بەڕاستی کەناڵەکان دەرگان کراوەتەوە بە ڕووی ئەو کۆمنتارانە بۆی بتوانن زمانی شیرینی کوردی ئەو پاڵەوانێتێک گەورانە بگوازرێتەوە. زۆرن ئەو کەسان ئەگەر ناوەکان نەهێنم باشترە بەڵام ئەگەر پێویست بێت بەڕێز پێستون تاوەگۆزیەکی کە لە بێژەرە چالاکەکان و هەرێم قەرەناوی سڵاوم بۆی هەیە لەسەر چاوە لەگەڵی بوومە تا ئێستا ئەو یەکێک بووە لەو کەسانێک کە چێژ بە تۆپی پێ دەبەخشێت ئیزافەتەن خۆشی کوڕی تۆپی پێ ینی حەز بە تۆپی پێ دەکا بەڕاستی ئەو تمو حەوای کردووە کە بتوانێت بەردەوام بێت لە داهاتوو بێتە ئەستێرەیەکی زۆر دیارتر هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم. لە بێژەرە عەرەبیەکان سەرسامی فارز عەوەضم چونکە فارز و پریمەر لیگ دوو کەسایەتی لێکدانەبراون بەداخۆ بۆی سیاسەتی وڵاتە عەرەبیەکانەوە چەند ساڵێکە پریمەر لیگ و فارز عەوەض یعنی لە یەکتر جیابوونەتەوە بەڵام
فارز ئەوە لای من هەرچەندە ئیسام شەوالی خۆی یعنی قوتابخانەیەکە بۆ سەرجەم ڕاهێنەرەکان یاخود علی کوێتی ڕەحمەتی کرد لە ساڵی 2004 بوو ئەگەر هەڵە نەبم کۆچی دوایی کرد یەکێک بوو لە باشترین بێژەرەکان کە ئیسام شەوالیش بە مامۆستای خۆی دادنێ بەڵام فارز ئەوە لە عەرەبەکان و لە لای خۆشمان ڕێز سلااوم هەیە بۆ سەرجەم کۆمنتارەکان کە زۆر دڵخۆشم کە ئێستا دەبینم زۆر کەس بە کۆمنتاری کوردی سەیری یاریەکان دەکا خۆشم یەکێکم لەوانە بەلای منەوە هەرێم قەرەناوی ڕێچکەی بێژەریکردنی کوردی شکاند و وای لێکرد کە هەمومان تامەزرۆ ئێوە بن یاریەکانی یاریە جیهانیەکان بە یاخود کوردیەکان بە بێژەری هەرێم قەرەناوی ببین یەکشت بڵێم لەسەر بێژەری ینی هەتا خۆت کارەکە نەکەی نازانی کارەکە چەند زەحمەتە ماوەی 2 ساڵە یعنی زۆر کات بێژەریم بۆ یاریەکان کردووە بە جددی 90 خولەک بێژەریکردن بۆ یاری هەم بۆ قوڕێک هەم بۆ مێشێک هەم بۆ ینی بۆ هەموو سەرجەم ئەندامەکانی جەستە کارێکی زۆر زەحمەتە بە جددی هیوادارم هاوڕێ بێژەرە کوردیەکانمان سەرجەمیان سەلامەت و هەر بمێنن بۆ وەرزشی کوردستان. دەمانەوێت پێکاتی خەونەکانتان لە تۆپی پێ بە ئارەزووی خۆتان بۆمان دیاری بکەن. ئەو پێکاتەی کە من حەزی پێ دەکەم کە ئەمە بەڕاستی پێدەوترێت پێکاتی خەونەکان خەونی شنایەتە دی چونکە بەشێکی زۆر نێوازیان هێنا پێکاتە لای من بەڕاستی 4 سێسەیەکێک لە باشترین ئەو پێکاتانەی کە لەسەر ئاسی ئەوروپا گواردیۆلا فێری کردین کە تۆپی پێ بەم شێوەیە دەکرێت ینی بتوانێت باشترین پێکاتە بێت بۆ گۆڵچی ئەگەر بۆ فۆن هەڵبژێرم پێم وابێت ستەم نەکردووە لە گۆڵ پارێزەکانی تر هەم لە ڕووی مێژووە هەم لە ئەو ئاستی کە پێشکەشی کردووە بۆ بەرگری بە ناوی ڕۆبەرتۆ کارلۆس بهێنین بە ناچاری چونکە یەکێک بۆ لەو باشترین ئەو بەرگریکارانەی کە لە باڵی چەپ ڕۆڵی خۆی بینیوە. هەردوو یاریزان پۆیۆڵ و ڕامۆس هیچ قسەی لەسەر ناکرێت چکە دوو یاریزانە لە باشترین ئەو بەرگریکارانە بوون وەکو باسم کرد ئەو پێکاتەیە کە باسی دەکەم ئەوەندەیە کە من بینیومە حەق بەوانی تر ڕەنگە نەتوانم بدەم لە ڕابردوو یاریزانی زۆر بە ئەزمون و یاریزانی زۆر باش و لێ هاتوو هەبووە. ئەوەی دەمێنێتەوە لە باڵی ڕاست ینی هەمیشە گۆڕانکاریەکان زۆرن لە باڵی ڕاست مەگەر ئەلڤێس هەڵبژێرم کە چەند ساڵێکی زۆر توانی لە باڵی ڕاست ئاستێکی نمونەیی پێشکەش بکات. لە ناوەڕاستیش بێگومان ناوی زێدان دەبێت بهێنرێت یەکێک بۆ لەو باشترین ئەو یاریزانانە. لوکا مۆدریچ توانی لە سەردەمی ڕۆناڵدۆ و مێسی باڵۆندۆر بباتەوە یەکێک بوو لە تاکە یاریزانەکان کە توانی ئەمە بکات لە سەردەمی ڕۆناڵدۆ و مێسی بتوانێت باڵۆندۆر بباتەوە. ئیزافەتەن دەبێت بە ناوی ئینێستاش بینین هەموو شتێکی بۆ تۆپی پێکرد وەکو باسم کرد ئێمە باس لە 11 یاریزان دەکەین تۆ زۆر قورسە بتوانیت لە نێو کۆمەڵێک یاریزانی بە ئەزمون بەتایبەت لە ڕابردووش تا ئێستا تەنها ئەو یاریزانانە هەڵبژێری. لە ڕیزی پێشەوەش من هەمیشە وتومە سوارێز لە ژمارەنەوە یەکێک بۆ لە باشترین ئەستێرەکان تا ئێستاشی لەگەڵ بێت متمانم پێ هەیە ئەگەر بچێتە یانەیەکی باش کە بۆ خۆی گونجاو بێت دەگەڕێتەوە دۆخی جارانی ئەگەر چی تەمەنیشی بەرەو هەڵکشان ڕۆیشتووە مێسی ڕۆناڵدۆش لەو بەرەبەر ئەو ینی دیاریکردنی باشترین پێکاتە یاخود دیاریکردنی پێکاتی خەونەکان شتێکی جیاوازە باشترین پێکاتەوەیە کە تۆ باشینەکان هەڵەبژێری بەڵام پێکاتی خەونەکان ئەوەیە کە ئەو یاریزانانی کە حەز دەکەن بینەری یاریەکانی یاخود ئەو یاریزانانەی کە حەز دەکەی لەو یانەیە کە خۆشت دەوێت یاری تێدا بکەن. ئێستا من لە پێکاتی خەونەکانم کە دیاریم کردووە بۆ نمونە سەر ئەلێکس فێرگسۆن ڕاهێنەری تیپەکەیە پێکاتەی تیپەکە 442 چەند یاریزانێکی کەمی ئەوەی تیا یعنی لە مانچستەر یونایتد دیاریان کردووە ئەو یاریزانانی کە لە مانچستەر یاریان نەکردووە حەزم کردووە یاریزانی مانچستەر یونایتد بن چونکە یاریزانی خۆشەویست بوون لای من. مانوێل نۆیر وەکو گۆڵپارێز کە بەلای منەوە ئەو گۆڵپارێزە نە لە مێژوو نە لە داهاتوشدا هیچ گۆڵپارێزێکی وان نابێت چونکە ئەو ڕێچکەی گۆڵپارێزی شکاند و لە گۆڵپارێزێک زیاترە. لە باڵی ڕاست ئارنۆڵد کە یاریزانێکە لە ماوەی 3-4 ساڵی ڕابردوو بووە بە ژمارەیەکی زۆر گەورە تەنانەت لە مێژوش ڕەنگە ئەمە مبالەغەی تیابێ یاخود بڵێن لەبەر خۆشەویستی بەڵام ئەوەی کە ئارنۆڵد کردوویەتی لە باڵی ڕاست کارێکی زۆر زەحمەتە. لە دڵی بەرگری جۆن تێری کە بەلای منەوە باشترین بەرگریکاری مێژووی پریمەر لیگە واروەها پاولۆ مالدینی لە دڵی بەرگری و لە باڵی چەپیش ئاشلی کۆڵ یاریزانی باڵی چەپی بەرگری ئینگلتەرا و چێلسی و یانی ئەرسنال. لە ناوەڕاستیش
پۆل سکۆلز کە بەلای منەوە یەکێکە لە خۆشەویستترین یاریزانەکان سکۆلسە سوورەی خۆمان و لە تەنیش ئەویشەوە لۆکا مۆدریچ، فرانک لامپارد، زینەدین زیدان. بەس لەو پێکاتەیە نازانم چۆن جێگەی دێڤید بێکام بکەم و بێکام خۆشەویستترین یاریزانی یعنی خۆشەویستترین یاریزانە بەلای منەوە، بەڵام یاریزانەکە لە مانچستەر یونایتد دیاری کردووە. ئەو پێکاتێک کە من دیاریم کردووە زیاتر ئەو یاریزانانە بوون کە حەزم کردووە لە مانچستەر یونایتد دیاری بکەن. لە پێشەوەش تێری هێنری ئاسکەڕەشەکەی فەڕەنسا کە لێرۆ دەیڵێم تەنها یاریزانی فەڕەنسیە لە مێژوو کە خۆشم ویست بێ. ئێستام بە زیدان سەرسام بەڵام خۆشم نایە، بەڵام هێنری هەم پێی سەرسام هەم خۆشم ویستووە و لە تەنیش ئەویشەوە بێگومان لیۆنێل مێسی دەبێت. بەسەراتێکی ناخۆشمان لە بواری ڕاگەیاندن بۆ بجێڕەوە. وەڵاهی ئەلحەمدوللا فەزلی خوای گەورەی ڕەنگە ڕووداوێکی ناخۆشیوە نەهاتبیتە پێشم کە ئەوەی هەیە ڕەنگە احتکاکێک بێت یان هەندێک مەشاعری ناخۆش بوو بێت لە ڕووی داوە. تر با بگەڕێنەوە بۆ بواری ڕاضیەکە زیاتر هەندێک جار بە ستەمی یانەکان زۆر تۆزێک تێک چوومە یان ئەو ڕۆژە تۆزێک گرفتم بۆ دروست بووە ئەگەنا ئەلحەمدوللا ینی ڕووداوێکی وا ناخۆش نیە لە شانم. وێنێک لە سندوقەکەی تەنیشتتە بەشێکی زۆری ژیانەتی داگیر کردووە و هەرگیز لە یادەوەریەکانت لا ناچێ سەیری بکە و بزانە چیە و چیت بەبیردێنێتەوە. وێنەیە کە بە دەستی شکا و ئەنجا ئەم وێنەیە ئەمە 2011 چوارەم نەشتەرگەریمەکە بۆ دەستم کرد. دەستم لە 2010 لە یاریەکە شکا چوار نەشتەرگەریم کرد ئاخیری ئێسکی قاچیان لێ کردەوە بۆ دەستم. جاوە لە پیجێک پۆست کرا بوو زۆرترین کۆمنت لەسەر پۆستەکە نووسرا بوو ئەوە بوو کە دەیان ئەوە دەستی پێچراوە بۆ دارشەقی پێ بە دارشەقدا ڕۆ هۆکارەکە ئەوە بووکە ئێسکیان لە قاچم کردبووە لە دەستیان کردبووم. بێگومان ناخۆشترین ڕوودا بوو بۆ من لەبەرەوەی لە تەمەنێکی زۆر بچووک لە 19 ساڵی لە 2010 ساڵ بووم ئەگەر بیکاریەکەم باش بە ڕێک 91 بۆ 2019 ساڵ بووم بەردەوام یاریم دەکرد، بەڵام لە یارێک دەستم شکا دوای ئەوەی کە نەشتەرگەری زۆرم کرد و نەشتەرگەری کۆتایی دکتۆر پێوتم کە نابێ ینی زۆر بجوڵی نابێ بەسەر پەیژەیە سەرکەوی ینی زۆر بێ ئەمەل بووم. ئاخر ئەمەلیاتکە کردم دواتر کە سەیرم کرد چێشم زۆر زیادی کرد و لە 70 کیلۆ هاتوومە سەر 97 کیلۆ. ینی ئەوە بۆ من زۆر ناخۆش بوو کە لە یاری دابڕاندم ئیتر نەمتوان یاری بکەمەوە و بەڕاستی ژیانی لێ تێکدام. هیوادارم سەرجەم یاریزانانی جیهان و کوردستان بە تایبەتی دوور بن لە پێکان، چونکە ناخۆشترین شتی وەرزش بێگومان پێکان و دوورکەوتنەوەی لەو شتێک کە زۆر خۆش دێت. لە بڕگەی سۆشیال میدیا کۆمنتان بۆ هاتووە، دەمانەوێت قسەی ئێوە بزانین لەسەر کۆمنتەکان. بەڕێزێک نووسیوێتی زۆر خۆی پێگەورەیە و هیچ لە وەرزش نازانێت. ناڵم دەستی خۆش بێت چونکە تۆزێک بە ئینساف بووە لە بەرامبەر ئەو بابەتە. ئەگەر لە وەرزش نەزانم ئەوە شتێکی ئاسایە چونکە میهەنیە و ڕەنگە حەقی کارەکەم نەدابێتەمە مافی خۆیەتی، بەڵام ئەوەی کە خۆم پێگەورە بێت نا قسەیەک ڕاست نییە. بەڕێزێک نووسیوێتی جگە لە خولی ئینگلیزی نازانێ قسە لەسەر خولی تر بکات. من بەجددی شانازی بەوە دەکەم. من کات خۆی کە دەستم بە شرۆڤەکردن کرد ینی بە هەموو دەستگا ڕاگەیاندنەکان بە هاوڕێکانم وتوە لە تەلەڤیزیۆن و لە ڕادیۆکان وتومە کە منتان بانگێش کرد با بۆ بابەتی پریمەر لیگ و چامپیۆنز لیگ بێ، چامپیۆنز لیگش ئەگەر یانەیەکی ئینگلیزی یاری هەبێ بۆ لەبەرەوەی خۆ من دەتوانم بێم لەسەر ریال مەدرید و بەرسلۆنە یاری بم. کاتی خۆی ئێستاش بیرمە یەکێک لە کەناڵەکان کە بانگێشتی کردم بۆ باسکردن لە پریمەر لیگ ئەو کاتێک کە لیستەرستی پریمەر لیگی برد بۆچی ئەو نمونە دێنمەوە ئەو وەسفی خۆم نییە بەڵام بەڵکو وەسفی کەسانی ترە. پێیوتم وتی دەتوانم شرۆڤەکار لە بازار بانکم بێ باسی ڕیال مەدرید و بەرسلۆنە بکە، بەڵام تەحەدا دەکەم ئەوەی کە تۆ باسی لیستەرستی کردو یاخود لەسەر لیستەرستی نووسیوە هیچ کەسێک ناتوانێت بەم شێوە تێرتۆ سەل و بچێتە ناو قوڵایی بابەتەکە و مەبەستم لە چییە؟ من شانازی دەکەم لەبەرچی لەبەری من زیاتر بینەری پریمەر لیگم. خۆ یعنی زۆر جار باسی یاریەکانی ڕیال مەدرید و بەرسلۆنە و سیریایی چونکە سیریاییم زۆر سیر کردووە یاخود بۆندزلیگا لە سەردەمی کۆڕۆنا بە تایبەتی زۆر سیرم کردووە، بەڵام خۆشم یعنی بەردەوام حەزم کردووە کە وەکو شرۆڤەکارێکی لە کەڤەری ئەو کەشم نووسراوە پەیجەکەم و ئەکاونتەکەشم شرۆڤەکاری تایبەت بە پریمەر لیگ کە ئەمە بۆ من هەمومانایەک. بەڕێزێکی تر نووسیوێتی تەنها دەزانێ قسە لەسەر ریال و بارسا بکات،
ترۆ بێم وابێت پسپۆڕیە ینی شتێکی باشە من هەمیشە وتومە بواری ژیان بەتایبەت لە کوردستان ڕێگەت پێ نادە تۆ لەسەر هەموو خولێک بتوانێت زانیاری کۆ بکەیتەوە بە حقیقەت ینی ئێستا پاڵەوانەتی جامی نەتۆکانی ئەفریقا بەڕێوە دەچێت دەی من لە هەواڵەکان زۆر بە کەمی دەتوانم قسەی لەسەر بکەم چونکە زانیاری وردم نییە لەسەر جامی نەتۆکانی ئەفریقا لە ئاستی خولی ناوخۆیی تۆزێک زانیاریم کەمە چر ئەوەی پسپۆریم هەڵبژاردووە لە خولی ئیسپانی پێم وابێت جێگەی دەستخۆشیە نەک ڕخنەگرتن بەڕێزێکی تر نووسیوێتی بۆچی ئەوەندە ڕقی لە گواردیۆلایە والله ڕقم لێ نیە ینی گوناحە ڕق تێکەڵ بە تۆپی پێ بکرێ یاخود تێکەڵ بە وەرزش بکرێ ڕقنا بەڵام وەکو سەرسام بوون تەنانەت پێشی سەرسام بەڵام هەز دەکەم بەهۆی گواردیۆلاوە مافی زۆر ڕاهێنەری تر دەخورێ یاخود من زۆر جار ڕۆناڵدۆ مێسی خۆ دوو ئیملاقترین و باشترین یاریزانی مێژوون بەڵام هاندەرەکانیان یاخود من بۆ گواردیۆلا دەستەواژەی دەروێش بەکاردێنم هەرچەندە لەوان هێت دەستەواژەیەکی جوانیش نەبێ بەڵام دەروێشەکانی وایان کردووە زۆر کات تۆ ڕقل لە ڕاهێنەرەکە بێ بۆ نمونە کەس هەیە کە شرۆڤەکار و ڕۆژنامەنووسی وەرزشیە گواردیۆلا شکست دێنێ دێ پۆز دەکا یاخود بە ڤیدیۆ دایدنی دەڵێ تەنانەت شکستەکەشی هونەریتیە یاخود دەڵێ بە قەستی خۆی بە دۆڕانداوە بۆ ئەوی دەستی کەشنەوەی بۆ یاریە گرنگەکان ینی ئەمە دەچێتە قالبی دەروێشی وا دەکا کە ئەوەی کە گواردیۆلای یاخود پێی زۆر پێی سەرسامنی یاخود بە شێوەیەک لە شێوەیەک یەکێکی تری لەو خۆشتر دەوێت وا دەری بخا کە ڕقی لێتی نەخڵ ڕقم لە گواردیۆلانیە تەحەداش دەکەم لە ماوەی ئەو کاتانی کە گواردیۆلا لە مانچستەر سیتیە لە پریمەر لیگە زۆرترین بابەتی تەکتیکی کە نووسی بێتم لەسەر شێوازی یاریکردنی پیپ گواردیۆلا مانچستەر سیتی بێماناترین کۆمنتی بووە کە بۆتان هات بێت بەداخەوە قسە دەکەم ینی حەزم نەکردووە لە هیچ شوێنێکی تر باسی بکەم و لای هیچ کەسێک بەڵام ئەوە ئەو بەنامەیەم بەدڵە بۆ ئەوی بتوانم هەندێک قسەتان بۆ بکەم پێشتر نەمکردە بێ بەڕاستی جارێک هەڕەشەی کوشتنم لێکراوە هەر لەسەر دۆڕاندنی ریال مەدرید بووە ئەوەی کە دڵخۆشی کردم ئەوە بوو دواتر پەشیمان بوویەوە لەوەی کە قسەکانی کردو ئەوە یەکێک بۆ لەو شتانەی کە زۆر پێم ناخۆش بوو و دواتریش پێم ئاسایی بۆتەوە بە کۆمنتێک زۆر پێکەنیم هاوڕێیەکم سکرینشۆت ینی سکرینشۆتم کرد بۆ هاوڕێکم نرد ئێستاش زوو بۆم دەنێرێ یاریەکی برایتۆن بوو ینی برایتۆن سێ تۆپ یاخود دوو تۆپ بوو لە ستونی گۆڵەکەی تیپی بەرامبەر وڵی بەئەکیدی بیرم نییە بەرامبەر تیپێک بخۆی برایتۆن بەرامبەر هەموو تیپێکی زۆر بێشەنسە زۆرترین هێرشەوە بەس کەمترین گۆڵەکە ینی دەرفەتی زۆری گۆڵیان چوان دوای یاریەکە پۆستم کرد وتم ئەو غەدرەی ئەم شەو تۆپی پێ لە برایتۆنی کرد لە مێژوو لە هیچ تیپێکی تر نەکراوە دانێک لە کۆمنت نەزان من زۆر ڕقم لەو کۆمنتانەیە ینی حەزەکەم بە لاتینی بینوسێ بەس بە فۆنتی عەرەبی نەبێ بەردەوام دژایەتیەوە دەکەم کە بە فۆنتی عەرەبی کۆمنت بنووسێت دانەیەک بە دەستوخەتێکی زۆر ناشیرن نووسی بووی زۆر عیبە بۆ تۆ ئەی یاریەکەی چێلسی و بەرشلۆنە یاریەکەی 2009 کەس ئەڵێن زۆر غەدر کراوە لە چێلسی ینی بەو کۆمنتە زۆر پێکەنیم من مەبەستم لەوە بوو کە تۆپ غەدری لە برایتۆن کردووە گۆڵ نەکراوە نەک باسی ناو بژوام کەم کابرا ینی لە شتەکە حاڵی نەبوو بە دەستوخەتێکی زۆر ناشیرنیش ئەو کۆمنتەی نووسی بوو گردنی ئەوانە ئازاد دەکەیت کە کۆمنتی خراپت بۆ دەکەن و قسەی نەشیاوت پێ دەڵێن هەموو بەیانیەک ئەو نامانە وەڵام دەدرێتەوە کە بۆ پێیج دێن مەگەر ینی کەمێک سەرقاڵ بین ئەگەنا بە ئەدمینەکانی ژووتراوە خۆشم ینی بە هەمان شێوە هەموو بەیانێک گردنی ئەو کەسانە ئازابێت کە قسە دەکات چونکە لە بواری وەرزش هاندان ئەوەیە کە ینی ئەو هاندەرە تۆزێک هەست بە ئینفعالبوون دەکات مافی خۆیەتی هەندێک قسە دەکات لەسەر ئێمەشە بەڕاستی لیان خۆش بین چونکە هیچیان نەکردو ئەوەی کە قسەیەکی کردووە بە گردنی ئازابێت بلۆکی ئەوانە لا ئەدەیت کە کۆمنتی خراپیان بۆ کردویت وڵی هەموو ینی زوو دەیکەمەوە بە تایبەتی لە بۆنەکان لە جەژنا یاخود لە نەورۆزا بەردەوام بلۆکان دەکەمەوە ینی بەڵام ینی کەس هەبووە بلۆکەم کردوەوە 24 ساعتی نەخایەندووە لەسەر پۆستێک قسەیەکی ناشیرنی کردووە ڕاستەخۆ بلۆکم کردوەوە دەموتشەڵە هەر نەمکردایەوە بەڵام کە تۆ عەفواتی عام دەردەکەی دەبێت بۆ هەمویانی خەڵک لە دەرەوە کێشیان بۆ دروست نەکردوون حتمما چونکە ئێمە لە سوشال میدیا دەرکەوتوین و ساڵانێکی زۆریشە لە بواری ئەلام کار دەکەین و لە کوردستانی شوایە کاتێک کەسێک لە دەردەکەوێت زۆرترین هەندێک جار زۆرترین گرفتی بۆ دروست دەبێت بەڕاستی
ئەو قسانەی کە لە کۆمنتەکان و لە نامەکان بۆم دێت ئەوە نییە کە بەڕاستی لە دەرەوە دەیبینم ئەوەی لە دەرەوەی هەمووی دەستخۆشیە هەمووی سپاسکردنە اینجا نازانم ئەو دوو جیاوازیە چییە بەڵام ئەوەی کە هەیە لە دەرەوە بە شێوازێکی تر مامەڵە دەکەن وەک لەوەی کە بەنامە و بە تەلەفۆن بۆم دێت نەوەڵا کێشە چی ینی قەت ڕۆژێک لە ڕۆژان یەکێکی خەی نەگرتوون بڵێ کاکەوەرە بۆ تۆ ئەم پۆستە لەسەر فلانە ڕاهێنەر و فلانە یاریزان دەکەی بەڵام لە ڕوویەکەوە دڵخۆش کردومی ئای لە زۆر شوێن کە یعنی خەڵکی احترامت دەگرێ بۆەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان تۆی لەسەر تەلەڤیزیۆنێک بینیوە یاخود بابەتێکی تۆی لە سۆسیال میدیا بینیوە بێگومان لایانی ناخۆشی هەیە بەڵام بەڕێی من لایەنە خۆشەکەی یعنی لایەنە باشەکەی زۆر زیاترە لە لایەن ناخۆشەکەی بزانن هەواڵ لە چێ وەردەگرن هۆکاری ئەم کاپشنە چییە کە بەردەوام بۆ خۆتی بەکاردێنیت ئەخۆی بە ئەمڕۆ پیجەکان زۆرن لە کوردستان خزمەتێکی زۆر باش دەکەن بەڵام هەندێکیان سەرچاوی نافەرمی بەکاردێن هەندێکیان زانیاریان نییە بۆ ئێمە دڵنیان دەکەینەوە کە ئەو پیجە هەڵبژێرن یان پیجەکانی تر هەڵبژێرن بتوانن زۆر متمانەترین هەواڵ بڵاو بکەنەوە ینی بە هەندێک هەواڵ هەیە باوەڕی پێ مەکەن هەرەوە خولی ئینگلیزی شای خولەکان چی بە تۆ بەخشی؟ خولی ئینگلیزی شای خولەکان وەکو سەرەتای دەستپێکیش ئاماژەم پێ کرد کە باشترین کاری من بووە لە سۆسیال میدیا ئەوەی کە پێی بەخشیمەوە بوو کۆمەڵێک هاندەری پریمەر لیگ یانەکانی پریمەر لیگم بە دەوری خۆمەوە کۆ کردەوە هەم لە ئەکاونت و دواتر لە پیجەکەی خۆم و هەم لە خولی ئینگلیزی شای خولەکان وای لێ هات بوو هاندەری لیڤەرپول لە چامپیۆنز لیگ هیوای سەرکەوتنی بۆ هاندەری یعنی بۆ ینی مانچستەر یونایتد دەخواست و بە پێسەوانەوە کە ئەم دویانەیە خۆمان دەزان کە دویانن دژ بە یەکترن ئەمە یعنی جوانترین شتەکە خولی ئینگلیزی شای خولەکان هەم بە من و هەم بە هەوادارانی پریمەر لیگی بەخشی لە ڕابردوو ڤیدیۆیەکت دەربارەی گەیشتنی هەڵبژاردەی کوردستان بۆ جامی جیهانی دەنگدانەوەی زۆری هەبوو چۆن بوو بڕیارتدا ئەم ڤیدیۆیە تۆمار بکەیت وەڵاهی ئەو کاتە لە سەردەمی ڕێفراندۆم بوو و هەموو کەسێک مافی خۆیتی هەندێک جار لە سۆشیال میدیا شتێکی تایبەت بکات چرا ئەو کاتە فکرێکی تایبەتمان هەبوو لەسەرەوەی هەڵبژاردەی کوردستان کە ئێستاش ئاواتی خۆمانە هەڵبژاردەی کوردستان هەڵبژاردەی تۆپی کوردستان بەشداری پاڵۆنتێکی گەورەتر بکات چجار خەونی ئەومانە بەڕاستی بەشداری مۆندیال بکات ئەنێ خەونێک بوو هەوڵماندا بیکەینە واقع ئەگەر لە خەیاڵی خۆشمان بێت گەر بتوانی هەمان هەواڵ دووبارە لە بەرنامەکەمان بخوێنیتەوە وەڵاهی هەواڵەکەم لەبیر نەما بەڵام عادەتەن ئێستا ئەگەر ئەو هەواڵە بخوێنینەوە هەڵبژاردەی تۆپی پێی کوردستان گەیشتە کۆتایەکانی مۆندیالی قەتەر کە بڕیارە لە ساڵی 2022 ئەنجام بدرێت هەڵبژاردەی کوردستان ساڵانێکی زۆرە هیوای دەخواست بگاتە کۆتایەکانی مۆندیال ئەمەشی بۆ بەدی هات دوای بردنەوەی لە هەڵبژاردەی عێراقی دراوسەی پێشووی خۆی بە ئەنجامی 3 گۆڵی بێوەڵام زۆر پەیجی وەرزشی کۆمیدی هەن کە پۆست لەسەر جەنابت دەکەن بە شێوازی کۆمیدی و سیر کۆمنتی تۆ چییە بۆ ئەوانە وڵا یعنی شتەکان زۆر جوان مادەم کۆمیدیە من ینی زۆر جار وتومە لایەنە کۆمیدیەکەی تۆپی پێ لایەنە یعنی وەکو دەڵی بە شێوەیەکی ئاشایری فشقیاتەکەی زۆر لە جدیاتەکەی خۆشتر و بەناوبانگتر ئێستا سەیری تویتەر بکە سەیری یوتیوب بکە بابەتە کۆمیدیایەکان زۆر زووتر دەگەن بە خەڵک بەڵام بابەتی کۆمیدیا چۆن یعنی سوکایەتی تیان نەبێ ینی ئێستا من بەجددی دوو پێیشەیە کە زۆر پۆستیان لەسەر من دەکرد یعنی یەکێکیان یاری تونس و ئینگلاند بوو ئینگلاند بەسەر تونسدا سەرکەوت پێیجەکە وێنەیەکی کچێکی جوانی دانابوو لەگەڵ وێنەیەکی من نووسیبی خوا گوناح نییە هەکاریە لوت زل دڵخۆش بێ ئەو کچە ینی خۆم کۆمنتە بۆ نووسیم وەڵای بەجددی زۆر گوناحە ینی بابەتەکە کە کۆمیدی بێ و سوکایەتی تیانە بێ بەلایم نۆشتێکی زۆر نۆرماڵ و تەنانەت جوانیش لە ماوەی ڕابردوو ڤیدیۆیەک لە کەناڵێکدا لەسەر دروست کرا بە ناونیشانی شرۆڤەکارە بەدبەختەکە کۆمنتی جەنابەت چییە لەسەری ئەو بابەتە تقریبان داخرا چونکە هەڵەیەکی گەورەیان کرد 45 دقیقە ئەو راپۆرتە بڵاو کرایەوە دواتر هەر خۆیان سڕیانەوە پێشەوەی من دەست پێشخەری بکەم دوایی چەند کاتژمێرێک ینی هەوڵمدا سکاڵای یاساییان لەسەر تۆمار بکەم ئەگەر ئەو داخوازیانی من جێبەجێ نەکەن تر الحەمدولێللا داخوازەکانیان جێبەجێ کرد و داوای لێبوردنیان کرد و هەواڵەکەشیان سڕیەوە هەرگیز پەیجی کۆمیدی وەرزشیت بەڕێوە بردووە؟ قەت ینی لەوەتەی لە سۆسیال میدیا کار دەکەم سێ پەیجم بەڕێوە بردو ئەوەی خۆم لەگەڵ خولی ئینگلیزی شای خولەکان ینی پەیجی بەناوبانگی وەرزشی لەگەڵ
ئەو پێیجێک کە ئێستا لە دەستگایە کاری لەگەڵدا. ئەگەر ئامۆژگاریەکی هاندەرانی وەرزشی بکەن چیان پێ دەڵێن؟ ئەگەر ئامۆژگارەکە زیاتر پەیوەندی بە ئەعلامیەوە هەبێت، یەک شت بزانن بەڕاستی بریندارکردنی هەستی بەرامبەر بە تایبەت بۆ کەسانێک کە لە سوشال میدیا دەرکەوتون زۆر قورسە بەڕاستی باجەکەی ئەو کەسە تێدات کە خۆی دەرخستووە هەوڵ بدرێت پشتگیری بکرێت، چونکە ئێمە لە خوێن و گۆشت دروستکراوین، دڵنیا بەلەوەی کە ئاسن نین، ڕۆبۆتیش نین، هەموو ئەو قسانەی کە تۆ دێکی کاریگەری لەسەر من دەکات، بەڵام ڕەنگە من نتوانم دەری ببڕمەوە وەکو ئەوەی کە تۆ دەرت بڕێ، بۆیە هەوڵدەن ئەو قسەیە مەکە کەلی پەشیمان بیتۆ بەڕاستی. تۆپی پێ لایەنە جوانەکەی وەرگرن، تۆپی پێ یعنی شتێکی زۆر جوانە، لەعنی وەرزش خۆی بە کۆی گشتی وەرزش زۆر جوانە، بەڵام تۆپی پێ بەلای منەوە چونکە من زیاتر بینەری تۆپی پێم، تۆپی پێ بەلای منەوە زۆر جوانە، هەوڵ بدەن شکست قبول بکەن، یعنی تۆ کە بۆ نمونە کلاسیکۆی ئیسپانیا دەبێت تۆ بەرشلۆنە شکست دێنێ یاخود یانی ڕیال مەدرید لە بۆ نمونە هەر بەر لە مانگێک زیاتر ڕیال مەدرید توانی ببێ بە پاڵەوانی سوپەری ئیسپانیا بەرشلۆنە هاتووە پیرۆزبایی لێ دەکا کە بەرشلۆنە دێ شکست قبول دەکا، پێویستە هاندەرانی تۆپی پێش لە کوردستان ئەو شکستە قبول بکەن، تەنانەت لە خولە جیاجیەکانی کوردستانیش کە ساڵانە دەبینین کە ئاژاوی زۆر و دە هۆکارەکە ئەوەیە کە ڕۆشنبیری وەرزشی زۆر کەمە بە هیوای ڕۆشنبیری وەرزشی لە ناو تاچی کووردا زیاتر. ئەم هونەرمەندانە کامانن کە گوێیان لێ دەگرن؟ وەڵاهی زیاتر بە فەنی عەرەبی سەرسامم و عەرەب بەگشتی کاریگەری لەسەر من هەبووە، من پێشتر ماوەیەکی زۆر لەوێ ژیاوم و پێشم وات فەرهەنگێکی دەوڵەمەندیان هەیە لە هەموو ڕوویەکەوە، بەڕاستی هەموو جار وتومە کوردستان بەختێکی زۆر باشی هەیە بەڵام نازانێت ئەم بەختە بۆ خۆی ڕابکێشە بەڕاستی. تێکەڵامی لەگەڵ فەنی فارس، لەگەڵ عەرەب، لەگەڵ تورک کە دراوسەی هەرسێکیانین ئەتوانین هەر یەکێ شتێکیان لێ وەربگرین، دەوڵەمەندترین شتمان دەبێت بەڕاستی لە کوردستان، چرەوەی کە هەیە بەڕاستی لە عەرەب زیاتر پێیان سەرسامە. هونەرمەند لە کوردستان، هونەرمەندە کۆنەکان، من تەنها گوێ لە محەممەد ئیمام لێ دەگرم، هونەرمەندەکانی ئێستاش گوێ لە ڕەوا جەمال کە یەکێکە لە هاندەرە زۆر جوانەکانی تۆپی پێ هاندەری یانێ بایر میخیشە هەموو جارێکە منیش دەبینێ یاری کۆتایی مانچستەر و بایر میخی بیردێتەوە 1999 و لە هونەرمەندە جیهانیەکانیش بێگومان کازم ساهر بەلای منەوە سەرقافڵەی سەرجەم هونەرەکان. پەیجەکەتان چەند ئادمینیان هەیە و چۆن بەڕێوەیان دەبن؟ پێچەکەمان لە ساڵی 2013ەوە دەستمان پێکردو بە کارکردن و ئەلحەمدوللیلا لەو کاتە زۆر ماندوو بووین، لە غیابی بەشێکی زۆری سوشال میدیا لە کوردستان ئێمە دەستمان پێکرد. ئێستا 5 ئەدمینمان هەیە، ئەدمینە بەڕێزەکان هەموو خۆبەخشانە کار دەکەن، من سڵاو ڕێزم بۆیان هەیە، ماندوون لەگەڵ ئێمە و هەوڵ دەدەین زۆر ینی خێراترین هەواڵ بگەینن بە خوێنەرانمان و ئەکتیڤی پێژەکەمان زۆر باشە و ئەوەی هەمانە دەمانەوەی خزمەتی خەڵکی خۆمان بکەن، بەتایبەت ئەوانەی وەرزش دۆستن هەوڵدەین سوودیان پێ بکەین. پەیجی هەکاری قانع تەنها یەک ئەدمینی هەیە، ئەویش هەر هەکاری قانعە، هەر خۆشم بەڕێوەی دەبم لە ئێستادا کەمترین کاتم هەیە بۆ پەیجەکە بەداخەوە بەهۆی ئیش و کارەوە، یعنی بەڵام حەزم نەکردووە قەت ئەدمین لە پەیجەکەدانێن بۆ لەبەرەوەی ئەو پەیجە من کەمترین جار هەواڵم داناوە، یعنی بە تایبەتی هەواڵی بازاڕی گواستنەوە و یاخود ئەمانە ئەوی هەواڵی کە دام نابێ هەواڵی پێکانی یاریزان بووە، پێم وایە کە پەیجکە بە ناوی خۆتەوە بوو تەنها خۆت بەڕێوەی بێ جوانتر لەبەرەوەی ئەو پەیجە تعبیر لە تۆ دەکاتنەوە لە کەسێکی تر. لەم بەرنامەیە لەگەڵ شیکەرەوەی وەرزشی هەکاری قانیع بەیەکەوە میوانن، وەک ڕێکان عەزیز چیت هەیە بۆ هەکاری قانیع؟ کاکەکاری چەند جارێک میوانم بووە لە هەواڵەکانی وەرزش، بەڵام یەکتربینیمان زۆر کەمە، نازانم هەڵەکە لە منە کە من لەگەڵ ڕۆژنامەنووسەکان تۆزێک دوورم، ئەمە بەهۆی سەرقاڵی بوونمەوە بە کارەکانم یان هەڵەکە لە خۆمە، ئەگەر هەڵەکە لە خۆمە من داوای لێبوردنیان لێ دەکەم. سڵاوم هەیە بۆ کاکەکاری، کەسێکی زیرەکە وریایە ئاگاداری هەواڵە وەرزشەکانە بەگشتی. لەم بەرنامەیە لەگەڵ شیکەرەوەی وەرزشی ڕێکان عەزیز بەیەکەوە میوانن، وەک هەکاری قانیع چیت هەیە بۆ ڕێکان عەزیز؟ چای ماز دەکەم، ڕێکان عەزیز
یعنی کەسایەتێکی دیارە لە ناو ڕۆژنامە نووسە وەرزشیەکان کەسایەتێک کە ساڵانێکی زۆر کار دەکات یعنی شتێک ینی لە کۆمنت یاخود لە چاتی زۆر جار پێم وتووە ئەمە هەم وەکو گلەیە هەم وەکو برایەتیەکیشە بۆ کاگرەکان کە وەکو هاوڕەیەکی زۆر خۆشەویست لە لای منە هیوادارم گرنگی بۆ بدا کە ئەو کەسانی کۆمنت دەنووسن ینی زۆر جار ینی من دەڵێم با نەبین بە نمونەیەکی خراپ بۆچی ینی تۆ بۆ نمونە کۆمنت بۆ کاکچێنەر دەنووسێ یاخود بۆ کاگرەکان عەزیز یاخود بۆ هەر هاوڕەیەکی تر دەنووسێ ناکرێت ئەو کۆمنتە خراپەی لەوێ دەنووسێ بۆ منیش بگوازرێتەوە بۆ منیش بە هەمان شێوە ناکرێت ئەو کۆمنتی کە من قبوڵی کۆمنتێکی ناشیرنم کرد ینی کە من قبوڵم کرد بۆ نمونە یەکێک بە ناوی فلانە کەس دێ کۆمنتی ناشرین بۆ من دەنووسێ ئەگەر من کۆمنتەکەم نەخوێندەوە تەنها گرنگیم بەوەدا پۆستەکەم کرد کابرا بە دڵی خۆی جنێویدا بە جنێوی بە مندا بە بنەماڵەکەمدا یاخود بە کەسێکی نزیکمدا ئەوە دەچێت لە لای کاگڕێکان و کاکچێنەر و کاگڕەوەز و لە لای هاوڕەکانی تریش کۆمنت دەنووسێ بۆیە ئامۆژگاریم بۆ ڕێکان عەزیز و تەنانەت خۆشم و بۆ سەرجەم هاوڕێیانیژەوەیەکە کاتێک کۆمنتیان بۆ دەنووسێ گرنگی بە کۆمنتەکە بدەن ئەگەر دەستخۆشی یاخود ڕەخنەیەک بوو ڕەخنەیەکی جوان جواب بدەنەوە یاخود هەر دڵێکی بۆ دابنێ کابرا بزانێت کە حسابی بۆ دەکرێت و کۆمنت دەخوێنرێتەوە ئەگەر کۆمنتێکی ناشرینیش بوو یاخود کۆمنتەکە بسڕنەوە یاخود بلۆکی بکەن و ئیتر کەسەکە ینی تەمبێ بلەوەی کە جارێکی تر کۆمنتی ناشرینم بنووسێت. دواوتەتان یان ئەگەر شتێک مابێت بتانەوێ بیڵێن. من یەک شتم هەیە بەڕاستی بۆ کەناڵەکەتان حەزەکەم ئەو قسەیە بکەم هەمیشە بەرەو پێش بڕۆن و کۆمەڵێک گەنج دەبینم کار دەکەن من ئەگەر ڕوخسەت بێت ینی ئەو کەوالیسە باس بکەم بهێنمە پێش شاشە کۆمەڵە گەنجێکن لەسەر ورد و دریشتی خەلفیە و کارکردن و سەوت و ئەدا ینی مشتمڕێکیانە لەسەرەوەی باشترین کوالیتی پێشکەشی بینەکەم بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیان من ئەو تەرکیزەم هەبوو لەسەرەوە پێم وایە ئەوە کاری جوان دەکەن و ئەو کارە جوانەش خزمەتی کۆمەلگا دەکە زۆربەی کارەکانتان وابەستێ بە کۆمەلگا و کۆمەلگا بە ئاگات دەهێنن ئەوە بەڕاستی بۆ من زۆر گرنگە. وڵا هیچ نەماوە باسی هەموو شتێکمان کرد دەستخۆشی لە ئێوە دەکەم لە ستافە جوانە بە هیوام بەسەرکردنەوەکانتان کۆتایینەیە بەسەر ینی کۆمەڵێک کەسایەتی زۆر گرنگی وەرزشی هەن لە کوردستان هەموو یاریزان هەم ڕاهێنەر هەم لە شرۆڤەکار و ڕۆژنامە نووس هیوادارم هەرچەندە دڵنیام کە ئەو کارەش دەکەن هیوادارم دڵی کەسشمان نەڕەنجاند بێ داوای لێبوردن لە هەر کەسێک دەکەم کە ڕۆژێک لە ڕۆژان بە کۆمنتێک بە یاخود بە پۆستێک هەرچەندە بە پۆست قەت دڵی کەسم نەشکاندووە بەڵام بە کۆمنت زۆر جار ڕەتفعل هەبووە داوای لێبوردن لە هەر کەسەی دەکەم کە بە کۆمنتێک دڵیم ڕەنجان. زۆر سپاس بۆ ئەم دوو شرۆڤەکارە وەرزشیە بەڕێزە و سپاس بۆ ئێوەشکە بینەرمان بوون لە ئەڵقەی داهاتوو بە دوو میوانی جیاواز و تایبەت دەگەڕێنەوە ماڵەکانتان تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ.